قسە و باسەکەم لە سەرێکێک لەو بابەتانی کە بە خۆشحاڵی و لە ئێستاە بەشێک لە شانۆکارانی کورد بەوەی سەرقەڵن ئەویش فستیڤاڵی نێودەوڵەتی بەختایە بۆ شانۆ بێگومان دووەم خولی فستیڤاڵەکە لە ئێستاە بەڕێواچێت بە بەشداری چەندین گروپی عێراقی و هەروەها عەرەبی کە لە وڵاتانی عەرەبیەوە بەشداریان کردو و ماوەی 6 ڕۆژیش ئەو فستیڤاڵە بەردەوامی هەیە بێگومان و کۆزانین شانۆی زەرکەوەیەکێکە لەو شانۆیانەی کە لەلایەن نووسەری جیهانی مەکسیم گۆرکیەوە بێگومان نووسراوە و کاری ئامادەکردن و دەرهێنانیشی لەلایەن زۆر بەڕێز کامەران ڕەوفەوە بۆ کراوە لەم شانۆیە چەندین ئەکتەری بەتوانە بەشداریان تیاکردو لە ماوەی ڕابردووشە ئەم شانۆیە نمایشکرا بە خۆشحاڵیەوە لە ئێستاە بەشدارە لە فستیڤاڵی نێودەوڵەتی بەغدا بۆ شانۆ قسە و باسەکەم لەسەرم بابەتە بە میوانداری زۆر بەڕێز کاک سۆران ئەکرەم بەک کە بەڕێزیان ئەکتەری نێو شانۆیەکەن و ڕاستەوخۆ ئێستا لەگەڵ منن. کاک سۆران سڵاو لە بێم کاتت باش بە. سڵاو لە جەنابتان بەهیوام هەموو لایەک زۆر باش بن. ئێمە لە بەغداوە ستافی شانۆی زەرکاو لە دووەمین فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆ بەغداد بەشدارین کە ئەم فستیڤاڵە لە کۆی 84 شانۆیی تەنها 18 نمایشی شانۆیان اختیار کردووە. بە خۆشحاڵیەوە ئێمە شێکێکین لەو 18 نمایشە شانۆیە کە بە ناوی سلەیمانی و عێراقەوە بەشداریمان کردووە. بەڵێ کاک سۆران ئەگەر باسێک لە گرنگی بەشداریکردنی ئێوە بکەین وەکو بە بڵێن ستافی شانۆیەکە لە نێو فستیڤاڵێکی لەم شێوەیە گرنگەکەی بۆچی ئەگەڕێتەوە تەنها ئەوەیە کە بڵێن ستافێکی کورد بەشدارە یاخود بێگومان چەندین ئامانجی تری لە پشتەوەیە؟ طبعا ئەمە گرنگە ستافێکی کورد بەشدارە لە نمایشێکی لە فستیڤاڵێکی ئاوا گرنگە ڕاستە و ئێمە پەیوەندیکی تا بڵین ئەتوانین بڵین نێودەوڵەتی دروست دەکەین. ئێمە پەیوەندیەکانمان لەگەڵ شانۆکارانی عێراق و ئەڵمانیا و ئیتالیا و پۆڵەندا و تەنانەت تەواوی ئەگە بڵێن بەشێک لە شەرقی ئەوسەر لەم فستیڤاڵە بەشدارە بە کوالیتیکی زۆر باش. ئێمە ئەمڕۆژی فستیڤاڵەکەیە کە نزیکەی 9 نمایشی شانۆیمان بینیوە کە ئەم نمایشانە بەشێکیان بەنسبەت شانۆکارانی کورد و بەنسبەت شانۆکارانی عالەمی شۆش ستایلێکی تازەیە و مۆدێلێکی تازەیە. بەڵێ کاک سۆران چەند وڵات بەشدارن بێجگە لە بە بڵێن شارەکانی عێراق و چەند شانۆیش بەشداری کردووە و چەند شانۆی لە پێشووتران نێراوە و چەندی وەرگیراوە بۆی کە بتوانن لەسەر تەختی شانۆ نمایش بکرێن ڕێکە بڕکەکە بن؟ بەڵێ ئێمە پێشتیش ئاماژەم پێ بیدایەت لیژنەیەک گەنراوە لەم فستیڤاڵە کە نمایشەکانیان هەڵسەنگاندووە ئەوانی کە کوالیتیان باشە بەشداری لەم فستیڤاڵەیە بکەن. ئەوانیش نزیکەی 84 نمایشی شانۆیی بۆ تەنها 18 نمایشی شانۆیی هەڵبژێردراوە لەو 84 بە خۆشحاڵیەوە کە نمایشی زەرکاو یەکێک بۆ لەو 18 نمایشە. وڵاتەکانیش ئێستا حاڵی حاضر سعات 4 نمایشە بوو، وڵاتی ئەڵمانیا بوو، ئیتالیا بوو، عفوان سعات 6 نمایشیش کەمانە بوو حاڵی حاضر ئێستا هاتینە دەرەوە کە نمایشی وڵاتی ئەردەن بوو، سعات 8 وڵاتی ئەڵمانیایە. ئێمە ژۆک و کوردستان و سلەیمانی و عێراق ڕۆژی پێنجشەمە سعات 4 لە هۆڵی ڕەشید نمایشەکەین و بەشداربووەکانی تریش دوو جەزایر بەشدار بووە، میسر بەشدارە، سەڵتەنەتی عومان بەشدارە، هەروەها بێتەوە تونس بە 2 نمایش بەشدار بووە، ئیتالیا، پۆڵندا، ئەڵمانیا، وڵاتە ئەوروپیەکانیش سێ وڵاتە بەشدار بوو. کاک سۆران گرنگی بۆ ئێوە چی وەکو ئەکتەر و تا چەند گرنگە ئێوەش بتوانن بۆ نمونە بەشداری لەم فستیڤاڵانەیە بکەن بۆی کە کۆنتاکتێکی باش لەگەڵ شانۆکاران لەگەڵ هونەرمەندانی دەرەوەی عێراقیش دروست بکەن؟ بە دڵنیای گرنگە چکە ئێمە وەکو پێشتریش ئاماژەم پێە ئێمە چەند لێدوانێکمان هەبووە لەگەڵ ئەم بەڕێزانەیە ئەبینن کە ئێمە کە ئەو نمایشەی کە ئێمە ئامادەمان کردووە ئێمە بەشداریمان پێکردووە شانۆی زەرکاویشێکە لە گەورە نووسەرەکانی ڕووسی مەکسیم گۆرکی کە ئامادەی کردووە و کاری دەرێنانیش لەلایەن مامۆستا کامەرانەوە بکراوە کە ئێمە ئەڵێن بە زمانە عەرەبیەکە کە ئەڵێن حەزیز واتە زەرکاو هەموو شانۆکارە عێراقیەکان یا شانۆکارە عەرەبیەکان دەوڵەتی عەرەبی زانێ حەزیز چییە زۆر گرنگەوە. ئێمە عیلاقاتی ئێمە لە ڕێی ئەم نمایشەوە چەندین وعدمان پێدراوە کە ئێمە بتوانین بچینە وڵاتەکانی تر نمایشکەین و ئەوان بێنە ئێرە. ئەمە بۆ خۆی لەخوا گۆڕینەوەی سەلیقەی شانۆیە وەکو شانۆکارە یاوەخو بەوردی ئێمە سەلیقەی چەندین ئەکتەرە بینین وەکو من وەک خۆم وەک ئەکتەرێک سەلیقەی چەندین ئەکتەر وای کردووە کە سەرنجم ئەڕوات بەڕاستی بەلایە و
خۆشببختانە ینی تا ئێستا ئێمە نمایشی شانۆیمان بینیوە ئەکرێ بڵێم تەنها یەکدانانم بەدڵ نەبووەکو پێگاتی تەواوی نمایشی شانۆی باشە ئەو ئاڵوگۆڕی کللتوری و شانۆیە تا چەند گرنگە بۆ کاری ئایندەی ئێوە بۆ بێگوبانەوە کۆزانی شانۆکاران پێویستە هەمیشە لە ئەبدەیتی خۆیان نابن هونەرمەنجان بە هەمان شێوە ئەمە تا چەند گرنگە بە دڵنیایی گرنگە چکە ئێستا ئێمە دوێنێ عقدێکمان کرد لەگەڵ وڵاتانی عەرەبی کە ئێمە ئەتوانین بە جۆرێک لە جۆرەکان پەیوەندیەکی باش و کۆنتاکتێکمان هەبێ بە تەواوی شانۆیەکانیان کە بە جۆرێک لە جۆرەکان کە بەردەوام پەیوەستیەکەن ئەو حتمما کە باسی نمایشەکان نمایشی شانۆی ئەکادمی باسەکەن ئەمە بۆ ئێمە زۆر گرنگە ڕاستەکەی ئەوان تا ڕادێکی زۆر ئامادەیان پیشاناوە تەنانەت بە دەستنووسێک لایەن سەقافی کوردیەوە بە دەستنووسێک واژۆی لەسەرکراوە کە بۆ ئێمە و بۆ ئەوانیش زۆر جێی دڵخۆشکەرێ و ئومێدی نمایشی شانۆی باشەکەین لە هەردوولا بێگومان کاک سۆرانەوەی کە ئازانین بەشداریکردن لە فستیڤال و لە پێشانگا و لەم چالاکیانەیە هەمیشە گرنگە تۆ خۆت وەکو ئەکتەرێک تا چەند هەست ئەکەیت کە بۆ نە بەشداریکردن لە کارێکی لەم شێوەیە لە فستیڤالێکە لە چالاکێکی لەم شێوەیە و ئەو کێبڕکەی کە دروستە بێ لەوە لێوان تۆ ئەکتەرەکانی ترا ئەگەر بەڕەگەزی هەر وڵاتێکی تریش بێ خەڵکێر وڵاتێکی تریش بێ ئەمە تا چەند گرنگە بۆ تۆ وەکو ئەکتەر بە دڵنیایی گرنگە زۆر گرنگە چکە ئێمە ئێستا ئێمە لەناو خۆمانە تەنانەت لەناو ستافی خۆمانە شانۆی زەرکا و ئێمە چەند جارێک قسەمان لەسەر ئەوە کردووە لەبەرەوەی کە ئەم نمایشانی کرد ئەمڕۆ یا دوێنێ یا پێرە بینیمانە لەم فستیڤاڵەیە بەڕاستی سەرجەمیان بە مانای کەلیمە شانۆ بووە ئێستا من نەک من زۆربەی ستافەکانیش لیژنەی هەڵسەنگاندن ئێمە بە ئەرکی قورس ئەزانین لە ئێستا لەم فستیڤاڵەیە چونکە ئەزانین کە هەمووی کوالیتی باش هەمووی لە یەکەوە توانای باشیان هەیە نواندنی باش هەیە ینی جاکردنەوە و دەستبجێرکردنی باشترینەکان بەڕاستی ئەرکێکی قورسەوە حەزەکەم ئاماژەش بەوە بەم ڕاستەکەی ئێمە ستافی شانۆی زەرکا وەک ئاشکرا بوو لە مانگی 6 تا ڕاستە کرد بە زروفێکی زۆر ناخۆشە ڕۆشتین چەند جارێک کۆرۆنا و نەخۆشی و نزیکەی پرۆڤیان بووین حەزەکەم بە خۆشحاڵی و ئاماژە بەوم کە بۆ ئەم سەفەرمان بۆ بەشداریکردنمان ئێمە پاڵپشتێکی باشی بەڕێز شانازخانمان هەبوو بە سوپاسەوە کە توانی هەندێک لە شتە سەرەتاییەکانمان بۆ ئامادە بکات بۆی کە بتوانین ئێمە لێرە مەسەلەی نقلی دیکۆر و مەسەلەی هەندێک پێداویستی تازەکەینە ئێرە یەک دوو جیادی تریش کە هاوکاریان کردی سوپاسیانەکەین ئەگەرەوان نەبووە ڕاستەکەی ناڵێن نەمانەتوانی بەڵام هەمیشە پشتگیریکی باش بۆ ئێمە کە بە جۆرە جۆرەکان توانیمان بەبێ گیرفانی خۆمان بینە ناو نمایش و بینە ناو فستیڤاڵ و پەیوەندیکی باشیش دروستکەین ئەمە بۆ لێرە سوپاسیانەکەین دەستخۆش بۆ تۆ کاک سۆرانەمەیە پرسیاری ئەوە بکەم بێگومان لە ئێستاە شانۆی چەندین وڵات و کللتوری جیاواز و هەروە تەنها لە سنووری وڵاتی عێراقیشە لە ئێستاە شانۆی چەند شارێکی ترسان بینیوە جگەل لەوەش وڵاتانی با بڵین خۆرئاواش بە شێوەیەکی گشتی چەند وەکو خۆ داماژات پێکرد چەند وڵاتێک بەشدارە حەزەکەم بزانم شانۆی کوردی بەپێی ئەم فستیڤالە لەکوێیە تۆکو ئەکتەرێک بەڵێ خۆمان باسیەکەین حەز شانۆ لای خۆمان چۆنەوە چیە وەکو ئەم نمایشەی خۆمان کە دارین گۆڕی بە توتمانە ئیشەکەی ئێمە کە نەبێتە حاڵەتێک بەڵام ئەمە ڕاستیە ئەبێت دانی پێ بڵێ هیچی کەمتر نیە لەو نمایشانەی کە ئەیبینین کە مەجێ دڵخۆشکەرێ بەڕاستی نەتیجەیەکی جوانمان لێ چاوەڕێ کرێ هەمویان یعنی بە مەزرەوەیەوە چاوەڕێی حەزیزم نمایش بێت کە ئەمە بۆ خۆی لەخۆیە جێی فەخر و شانازی هەم سلێمانی هەم کوردستان هەم ئەتوان بڵێم عێراقیشە وە گرنگیشە یعنی ئەمە خۆی لەخۆیە کە لە دوای تا چوار نمایشی شانۆی تەنها 18 نمایش اختیار کراوە بۆ فستیڤاڵە ئەمە خۆی لەخۆیە تەنها بەشداریکردنمان سەرکەوتنێکی گەورەیە بۆ کوردستان و ئەتوانم بڵێم بۆ سلێمانی زۆر سپاس بۆ بەڕێز سۆران ئەکرەمبەگ وەکو ئەکتەر ئەمێوارەیە لەگەڵمان بوو سپاس بۆ بەڕێزە بە هیوای کاری باشتر و کاری جوانتر